سڵاو لە هەموو هاوڕێیان بەڕێزان چایەمتان ماچەکەم ئەمە وەجبەیە بێچووە خسوومەتە ئێرەوە تەڵەن لەگەڵ هەر وەجبەیە کە جام کردوێتەوە تەڵەن ئەمانە هەمووی دانەخۆرە بوون کە بینی من دانەخۆرە بوون بە تەواوی بەڵام چیم کردووە وەکو ئەحتیاط یەکەم تۆی چەکەرە و سریلاک یا تۆی چەکەرە و سریلاک یا بە سریلاک بە تەنیا لە بەردەمیان نابێت ئەمە یەک بە دوو سێ نوع خواردنیان بۆ دابنرێت ئەمە یەک ئەوە دوو ئەوە سێ نوع ئەنی بە سێ جۆر لە سێ قاپا بۆی فێر ببن کە لە هەمووی گرنگترێکە ئەوەی کە ئێمە بێ ئاگامان لی بێت ئەوەیە لەگەڵ هەموو وەجبە بێچوویەکە ئەسە لەو قسە قەفەزاک لەمانە کە جیام کردەوە بە هەمان شێوەیە یەک تاک نێر بێ یا مێ کە بێچووی با بڵین باوکی بێچوەکان ینی باوکی یەک تاکە دوو تاکە سێ تاکە چوار تاکە لەگەڵ یایەتی لەگەڵ یانە بیخیتە لایەن بۆچی بیخیتە لایەن بۆ ئەوەی هیچ نەبێت تەوان ئەمە ئەگەر بێچوویەکی تیابێت بە تەواوەتی دانەخۆرە نەبوو بێت بێچوویەک بە تەواوەتی دانەخۆرە نەبوو بێت ئەم نێرە خواردنی ئاەتەیەکەم لەوە گرنگتر چییە کە ئەمە دان ئەخوات ئەوانی کەش لێوی فێرە بن ئەوانی کەش لێرە بین دانێکی گەورەی مجەڕەبیان لەگەڵایە بۆی ئەوانی کەش بە تەواوەتی فێری خواردن ببن ئەمە با بڵێن ئەم هۆکارانە کە زۆر زۆر گرنگە بۆ نمونێسە ئەو قاپانە لەوانەیە بێچۆکە لەمانە خۆی لە قەفەزەکەی خۆیان ئەمەیتایە بۆ نمونە لەگەڵ ئەوە شیتایە ئەم دوانە ئاسانن ئەوە شیتایە لە عەرزەکە بەڵام ئەوە یەکەم جارەین لێرە یەکەم جارە ئیبینن لەوانەیە مەسەن بڵێن کە دایک باوکەکەیەک جار چووە سەرەویش چاوی دێکە ومانە زانین بێچوو چاو لە دایک و باوکەکەیەکات لەو کاتە توانین با بڵێن دانێژی گەورەتری لەگەڵا بێت چوار ڕۆژە سێ ڕۆژە گرنگەوەی تاوەکوتە بە تەواوەتی تەیرەکانەوە نییە لە 100% دەزانی کێشیان نیە و ئەتوانی ئەوش بخیتەوە لای ئەو مێە یا بخیتەوە پاڵ ئەوی کە دوو ڕۆژیش لەگەڵ یا لەوانەیە کافی بێت گرنگەوەی وتمان بۆ ئەوە دایما ئەمە یارمەتی ئەیات ئەمە یارمەتی بێچۆکان ئەیات تەبەن ئەم بێچووی خۆی ناناسێتەوە لە ناو ئەمانە بە تایبەتی تیر بڵێنەوە نییە بە ڕنگ و شت بزانێ جاوەتی هەست بێچوێک داوای خواردنی لێ بکە ئەیاتێ لەو کاتە دوو نێرکەیتە ناوە شەڕەکەن لەوانەیە دوو نێرەکە شەڕکەن ئەزێت یەکتری بن دوو مێ بخیتە لای یەک دایمە یەک دانیان لەگەڵا دانێ کافیە دوانیش بێ باشتێکە بە پێی گەورە و بچووکی شوێنەکەی حەزم کرد تەنها ئەو ڕوونکردنەوە بەم ماشەڵڵا حەزمێ و بێچوانە ئێوە چاوی منن هەچ پرسیارەیە هەز ڕوونکردنەوەیەکە بێ ئێمە لە خزمەت تاین چاوی ئەو ماچەکەین و خواتان لەگەڵ